هەموو قوتابی ڕازگار توانیم لە ئامادەی کلێڤەری ناحکومی کۆنمرەی 94.57 بەدەست بێنە بە یارمەتی مامۆستایەکان و مامۆستا بەڕێزەکانی ئامادەیەکەمان و بە یارمەتی باوکوداکی خۆشەویستم کە توانیان یارمەتی دەرێکی باش بن بۆ بەدەستێنان ئەو نمرەیەم حەملا توانین دەرەجەکی باش بەدەست بێنم. باوکی قوتابی ڕەوا ڕزگار قادر لە ئامادەی کلیڤەری ناحکومی زۆر سپاسی مامۆستایەکانیان دەکەم کەوا یارمەتی دەربوون بۆ دەرچوونی کوڕەکەم بە دەنمرەیەکی 94.57 زۆر سپاسیان دەکەم یارمەتی دەربوون لە بۆیان بەبێ ئەوەی هیچ مامۆستایەکی خصوصیش بگرێتن.